سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش ئەمڕۆ 126مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە لە هەرێمی کوردستان لە زانکۆ لە سەرۆکایەتی حکوومەت ناوەندەکانی تر کە ئەکادیمین و پەیوەستن بە ڕۆژنامەنووسان ئەم چالاکیە بە چەندین چالاکی جۆر بە جۆر ڕێکخراون و زانکۆی سۆرانیش ئەمڕۆ بەشی کوردی فاکەڵتی ئاداب بە هاوبەشی لەگەڵ بەشی کوردی فاکەڵتی پەروەردە لە 126مین ساڵیادی مێژووی ڕۆژنامەگەری کوردی دیدارێکی تایبەت بە ڕۆژنامەگەری کوردی ساز دەکات. لێرە پێشانگایەک کراوەتەوە کە باس لە ئەو گۆڤار و ئەو ڕۆژنامانەی کە لە هەرێمی کوردستان و ئەو کەڵە نووسەرانەی کە ڕۆلیان هەبووە لە بزاوی بەرەو پێشبردننی ڕۆژنامەگەری کوردی لێرە لە ڕێگای دانان لەسەر کۆمەڵێک مێزەوە ئەم چالاکیە بەرزڕاگرەوە هاوکاتیش لە دەکەم زانکۆی سۆران دەستخۆشیان لێ دەکەم بۆ ئەو بۆنەیە کە لە 22 سواری 2024 دیدارێکیان بەم بۆنە پیرۆزەوە ساز کردووە و هیوادارم زانکۆکەتان هەر لە پێشکەوتن و سەرفرازی و سەربەرزی دابی. بەشی کوردی فاکەڵتی پەروەردە ڕێکی خستووە. لێرە ئەگەر سیر بکەن مێژووی ئەو ڕۆژنامانەی کە لە کوردستان لەکێوە دەرچوون لێرە نمایش شەکرێن و هەم قوتابیان هەم مامۆستایانی زانکۆ لێرە ئامادەیان هەیە بۆ مەراسیمی یادی 126 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی و دوای تەوابوونی ئەو پێشانگایە بڕیارە چەند پانێلێک لێرە لە زانکۆی سۆران لە هۆلی ئیسماعیل بێشکچی ڕێک بخرێن. پانێلی یەکەم فرەڕەهەندی ئیتیکی و معریفی لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا بەڕێوە ئەچێت. ڕۆژنامەگەری کوردی کۆکردنەوەی بەگۆهێنانی کۆدەنگی زمانی ناسنامەی نەتەوەیە. ئەمانە کۆمەڵێک پانێلن تا کاتژمێریەکی دوانیوە ڕۆ ئەو مەراسیمە بەردەوام دەبێت کە لە هۆلی ئیسماعیل بێشکچی بەڕێوەچێت. ئێستا لە زانکۆی سۆران ئەم چالاکیە بەڕێوەچێت. بڕیاریشە هەر ئەمڕۆ بە ئامادەبوونی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دیداری نێودەوڵەتی هەولێر بۆ کاری ڕۆژنامەنووسی بەڕێوە بچێت و ژمارەیەک ڕۆژنامەنووسی ئیدارەی سەربەخۆی سۆران و ڕۆژنامەنووسان لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ بەشدار دەبن لەم دیدارە نێودەوڵەتیە کە لە شاری هەولێر بەڕێوە ئەچێت.